خوشگبرانی خۆشەویست پڕ بەدڵ بە خێراتتان دەکەم وا دیارە ئەگەر لە مێژوویش کۆن و ڕابردوودا گەورە پیاوانی مەچوونە سەردار درێژە دەرانی ئەو ڕێبازە لە وڵاتی هەندەرانی ژیادێک دەکەنەوە بۆ حرمەت بۆ فیداکارێکی ئەوان بە ژیانی خۆیان کردویانە. یەکێک لەو نەفەرانەی یا لەو گەورە پیاوانەی کەم دەبێت باسێکی کورتی لەسەر بکەم پێشەوا قازی محەممەدە. پێشەوا قازی محەممەد یەکێک لە ڕۆڵەکانی گەلی کووردە کە ساڵی 1900 لە شاری مەهاباد لەدایک بووە، کوڕی قازی عەلیە، با پیری قازی خاسمە. قازی عەلی حەوت منداڵی هەبووە کە یەکێک لە کوڕەکانی بەنێوی محەممەد کۆچی دوایی دەکات. بە دوای کۆچی دواییدا پێشەوا لەدایک دەبێت، پێشەواش نێوی محەممەدی نێودەر دەکرێت کە پێ دەڵێن پێشەوا قازی محەممەد. ئەو گەورە پیاوانە بەشێک لەو کەساتیانن کە هەر نەتەوەیەک شانازیان پێوە دەکات. ئەویش نە بە خاتریەوەیە کە چاویان جوان بێ یا بە خاتریەوەی بێ کە لە مێژوودا نەخشیان هەبێت، بەڵکو کەسانێکن کە مێژوو سازن، مێژووی ئەو نەتەوانە شانازیان پێ دەکات. گەلی کوردش خاوەن ئەو کەساتیانە بۆ کە هێندێکیان لێرە برادران باسییان کرد. ئەمیش دەچمە سەر کەساتی نێودار و گەورەی کورد پێشەوا قازی محەممەد. بۆ وێ بزانین پێشەوا ئەر ڕۆڵی لە مێژوودا چ بوو و چۆنی مێژوو کورد ڕازاندوتەوە، پێویستە لە سێ تەوەردا ئەمە باسی لێ بکەین. ئەو دەم کە پێشەوا و زەمان و کاتی خۆی لەدایک بووە، دەورانی وی چۆن بووە، خەڵکەکەی چۆن بووە، کۆمەڵگەکەی چۆن بووە، چ هۆکارهایەک هەبوون کە ئەو لەو شەرایطدا کەڵک وەردەگرێەوە مێژووی گەلی کورد بە ئیسلا باکان دەگەێنێ. بەشی دووەمی ئەوەیە کە دەستکەوتەکانی پێشەوا قازی محەممەد چێ لە شکلی کۆماری کوردستاندا، و بەشی سێوەمیش ئەوەیە ئاکامەکانی کۆمار و درێژەدەرانی ئەو ڕێبازە پیرۆزە. لە سەردەمێکدا کە پێشەوا قازی محەممەد لەدایک بووە لە دەستەڵات دەگا، شاری مەهاباد شارە دەیەکی چکۆلەی نێو بەدەرەوە بۆ کە بەکردەوەکانی کەسایەتیەکانی گەورەی ئەو شارە بەتایبەت شەخسی پێشەوا دەنجی کپکراوی گەلێکی بەشخوراوی کورد لەو شارە دێدا سنوورەکان دەبەزێنەوە بە تەواوی دنیا دەگا. پێشەوا میعماری ئەو کردەوە بووە. پێشەوەی پێشەوا نەخش و ڕۆڵی سیاسی خۆی لە کۆمەڵگەکەیدا بژێڕێ. کۆمەڵەی ژێکاف واتە کۆمەڵەی ژیانەوەی کوردستان کە هەژاری نەمر یەکێک لە ئەندامەکانی بووە و زەبیعی کەساتی نێوداری ئەو جوڵانەوەی بووە، وەکو کۆمەڵەیەکی نەهێنی کاری سیاسیەن بەڕێوە بردووە. ئامانج و ئاکامی کۆمەڵی ژێکاف پێکهێنانی کوردستانێکی گەورەیە. هەر بۆیە بەنهێنی لەگەڵ هەموو شارەکانی دیکە بەتایبەتی سلێمانیە، دیاربەکر، قامیشلو پەیوەندی دەگرن کە حەول بدەن ڕووناک بیرەکان لە دەوری یەکۆکەنەوە کۆمەڵگەی کوردەواری بە وڵاتێکی سەربەخۆی خۆی بگێنن. ئەوەش خەباتێکی نەهێنی بە دوور لە تێکەڵاوی لە کۆمەڵگەی خۆیاندا دەست پێ دەکەن. هەر لەو ساڵانەدا یا لەو سەردەمانەدا شەڕی دووەمی عالەمگیر دەست پێ دەکات کە پێ دەڵێن ساڵی 1940 کە هیتلێری نازی بە هێرشکردن بەسەر ئوروپادا ئوروپا زاڵ دەبێەوە حەملە دەکات کە وڵاتی یەکێتی ڕووسیە کە ئەو دەمی یەکێتی شوڕەوی پێ دەڵێن هێرش بکات دەستی بەسەردا بگرێ. لەو نێوەیدا دوودانە دیکتاتۆریا بێچۆ دیکتاتۆری ناوچەی یەکان ڕەزاخان لە ناوچەی لە ئێراندا پادشایەتی بەدەستەوە بووە، لە وڵاتی تورکیەش ئەتاتورکدا لەدایک بووە. هەردووچان ئینسانهایەکی ڕادیکاڵ و قاتع بۆ لە بینبردنی عەشائیر و دەستەڵاتە ناوچەیەکان کارێک دەکەن کە دەستەڵات لە ناوەندا بەهێز بکەن، واتە حکوومەتێکی بەهێزی ناوەندی پێک بێنن بۆی بتوانن لە هەموو ئەو دابوونەریتەی هەیە لە بینی برن. لەو سیاسەتەیدا ڕەزاشای ئێرانە کە پاشایەکی یا بڵێن ئەفسەرێکی حاکم و دڕ و ئازادە بێ، لایەنگری لە سیاسەتەکانی هیتلێری نازی دەکات. ئەوەش دەبێتە هۆکارێکی ئەوەی کە هاوپەیمانان بەتایبەتی رووسیە و ئەمریکا و ئینگلیز بە لایەنگری لە بە پشتیوانی یەکتر هێرش بکەنە سەر ئێران. لەو حاڵەتەیدا بەشی شمال یا باکووری ئێرانە بکەوێتە بەردەستی رووسەکان، بەشی جنوبیش بکەوێتە بەردەستی هاوپەیمانان ئینگلیس و ئەمریکا. ئەوە دەبێتە هۆکارێک کە بۆشایەک سیاسی لە ناوچەی موکریان یا بڵێن مەهاباد و دەوروبەر پێک بێ. لەو نێوەیدا خەڵکی شاری مەهاباد بەڕاپەڕینی خۆیان ئاخرین بنکەی جاسووسی نەڵێن جاسووسی بەڵام بنکەی دەسەڵاتی حکوومەتی ناوەندی کە شارەبانی پێدەبێ دەستی بەسەردا دەگرن. و لەوێدا کە ئەو ڕۆژە بە ڕۆژی پێشمەرگە نێودێر دەکرێت، ڕۆژی 26 سەرماوەزە، و لەوێدا ئاخرین دەستەڵاتی حکوومەتی ناوەندی ڕەزاشای لە منتەقەی کوردستاندا بۆ هەمیشە کۆ دەبێتەوە. کۆمەڵی ژێکاف بۆی
گەورە پیاوانی شار دەکاری سیاسی و بەرەوبرنی وڵات وەربدا داوا لە پێشەوا و کەساتی گەورەی ئەو کاتی پێشەوا قازی محەممەد و بنەماڵەکەی دەکەن کە واردی سیاست بن. پێشەوا لە کۆبوونەوەیشەکە لە باغی مەکاری بنەوبانگە لە بن سەدی مەهابادەیە لەوێدا دەچێت لە کۆبوونەوەکەیدا بەشداری دەکا و پەیمان دەبەستێکە لە خزمەت میلەتەکەی و نەتەوەکەیدا دەست بە تێکۆشان بکە. ئەوە دەبێتە سەرەتای دامەزرانی یا بڵێن تێکۆشانی سیاسی گەورە پیاوێکی کورد پێشەوا قازی محەممەد و هەموو ئەو تەسیرات و ڕۆڵەی کە لێوەدا دێتە پێشێ. بە دوای دامەزرانی یا بڵێن ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵێژە کاف و واردبوونی پێشەوا قازی محەممەدی و کەساتەکانی شار پێشەوا ڕۆڵی سەرەکی ئەو جوڵانەوەی کۆمەڵێژەکە بەدەستەوە دەگرێت لە 25 گەلاوێژی هەر ئەو ساڵیدا 1945 نێوی کۆمەڵێژەکە بۆ نێوی حیزبی دموکراتی کوردستان دەگۆڕێ و لێوێدا داوای لە کۆمەڵانی خەڵک شار دەکا کە هەرچ زووتر واردی تەشکیلات بن و لەو ئەرکەی کە ئەو حیزبە دەبێ بەڕێوە بگرێ و نەقش و ڕۆڵەکانی لە داهاتوودا تێکۆشانی خۆیان دەست پێ بکەن. بە دوای ئەوەیدا لە ماوەیەکی کورتی 6 مانگەدا بە پێ ئەو هەلوو مەرج و زروفەی کە دێتە پێشێ و کۆماری ئازەربایجان لە تەورێزە دامەزراوە حیزبی دموکراتی کوردستان بەڕێوەبەری پێشەوا قازی محەممەد یەکەم کۆماری کورد لە دوو ڕێبەندانی 1945 کە بەفر و کرێوەیەکی سارد و سڕ لە شاری مەهاباد بێ بە بانگێشتنی هەموو نۆنەرایەتی کوردەکانی بەشەکانی دیکەدا لەوێدا یەکەم کۆماری کوردستان دادەمەزرێنە. بەشی دووەمی ئەو بابەتە دەکەوێتە سەر کۆمار و ڕۆڵەش کە دەو شەرایەتیدا هەبووە. لەو شەرایەتیدا کە کۆمار دادەمەزرێ بنەماڵەی بارزانەکان یا بڵێن شۆڕشی بارزان بەخوان و بە زیاتر لە 2500 کەساتەوە واردی کوردستانی ئێران دەبن. ئەوە دەبێتە هۆکارێک کە پێشەوا قازی محەممەد بە نۆنەرایەتێک دەنێرێ و بە پێشوازی بارزانەکانەوە دەچێت و لەوێدا بانجان دەکەن و لە کۆمار و دامازرانی کۆماردا نەقش و ڕۆڵی گەورە و سەرەکی بە ئەو تێکۆشەرانەی دیوی دیکەی کوردستان دەسپێرێ. لەو کەسایەتێک گەورەی کە لەوێشدا نەقش و ڕۆڵی گەورە و سەرەکی بووە دەبێت بڵێن مەلا مستفای بارزانیە. مەلا مستفای بارزانی کە کاتێک دێتە ئەو بەشەی و دەبینێت کە وەزی کورد لەو بەشەیدا بەتایبەتی سەرۆک عەشایە دژی پێشەوا هەڵسوکەوت دەکەن و لە بنەوە پەیوەندیان بە دەسەڵاتی ناوەندەوە کە ئەو دەمی قاوەمەرسەلتەنە وەکو نەخۆزوەزیر نەقش و ڕۆڵی سەرەکی دەبێت دەچێت کۆبوونەوەیەکیان بۆ دەکا و هەڕەشان لێ دەکا. ئەوەش هەر دەو قسانێکدا کە لە یادی 66 ساڵەی دامەزرانی کۆماردا سەرۆک هەرێمی کوردستان لە هەولێر باس کرد دەقەن هەر ئەو هەڕەشەیە دەبێت. بەو حاڵەتەش دوو کەسایەتی گەورە هەم پێشەوا قازی محەممەد و مەلا مستفای بارزانی لە بەڕێوەبردن و ئەرک و ئیدارەی کۆماری کوردستان بەتایبەتی لە پاڵپشتی و پاراستنی کۆماری کوردستاندا بارزانەکان نەقش ڕۆڵێکی زۆر سەرەکی و گەورەیان دەبێت و گەورەترین شەڕەکانیان کە شەڕی سەرای سەقزە یەکێک بەناوبانگترین شەڕەکانی ئەو بەشەیە. کاتێک ئێمەمانان لە ئاور لە مێژووی کۆمار دێنەوە دەکرێت بڵێن هەرچەند تەمەنی کۆمار زۆر کەم بۆ لە ماوەی 11 مانگدا بووە دەکرێت بڵێن دوای 66 ساڵ بە ئیعترافی بەشێکی یەکجا زۆر لە سەرکردەکانی کورد یەک لەوان کاک مەلا بەختیارێکە لە وڵاتەیدا کۆبوونە بۆ مەگرد ئەو کات کوتی ئێمە 12 ساڵ حکوومەتمان پێ بەڵام نەمازانی ئەو حکوومەتەی لە 11 مانگدا بوو چۆن ئەو هەموو دەستکەوتەیە بوو. کەواتە ئەگەر بە چاوێکی واقعبینانە بە دوور لە چاوی حیزبایەتی بگەڕێنەوە بۆ سەردەم بەڕاستی بۆمان دەردەکەوێتکە کۆمار و کارەکانی لەو سەردەمیدا چه شانازێکی گەورە چه هەیبەتێکی گەورە چه خلافەتێکی مێرانەی بۆ پەیکەری سیاسی دەسەڵاتی کوردی دامەزران. کۆماری کوردستان لە ماوەیەش کورتی 11 مانگاندا سەرڕای بوونی دایان ئەتنیک و جۆراوجۆر لە ئەرمەنی و جوولەکە و کورد و سونی و شیعە و هەمووی ئەوانە و میوانبوونی دایان کوردی بەشەکانی دیکە هەرچەند ئەمە میوان سەیران ناکەین بەڵام بەڕاستی شەهید نەبوونی یەک نەفەر لەوانە نیشاندەری ئەو پەڕی گەورەی کۆماری کوردستانە کە بە تەعاملش تەواوە ڕوێرە ڕێزدانان بۆ هەموو کەماتەکان و نەتەوەکان و ئیتنیکان توانێتی گەورەی کۆمار نیشاندا. ئەوەش کە ئێستاگەم ئاوردێنەوە بۆ وەزعیەتەی کە لە بەشەکاندا دەبینین دەقەن دەکرێ بڵێن ئەوە یەکێک لە حرەکەتە هەرە گەورەکانی دەستکەوتەکانی کۆمارە. حرەکەتێشکە لە کۆماردا لە تەعامل لەگەڵ دیپلۆماسی دەرەوەیە. کۆماری کوردستان لەو شەرایەتیدا کە لە ناوچێکی زۆر بەرتەسکی زیاتر بڵێن کەمتر لە 1000 کیلۆمتر یا زۆر جادەڵێن زیاتر لە 600 کیلۆمتر دەستەڵاتی کە ئەگەر نەبوو بێ بەڵام نەیهێشت کۆماری کوردستان بێتە پاشکۆی کۆماری ئازەربایجان. سەرڕای ئەوەی کە ئێستاژ لەسەر شاری ورمێشەڕە بە هیچ شێوەیەکی نەیهێشت پیشەوەری بە چاوێکی وابەستە یا بە چاوێکی بەشێک لە
ورمێ لە خاچی ئازەربایجان بە ئیسلا تەعامولکە و ئەو چێشان جوورێک هەڵ کرد کە لەوێدا ئازەربایجان بڵێن ورمێ سەر بە کۆماری کوردستانە بەڵام ڕەنگە دەشەڕاتی ئێستاشدا ئەگەر ئاوردێنەوە ئەو چێشانە چێشێکی حادن بەڵام ئەو دەمی پێشەوا بە گەورەی خۆی و بە لێزانی و دیپلۆماسی خۆی توانی ئەو چێشەی هەڵبکە سەرڕا ئەوەی کورد لە عەرز و ئاسماندا پشتیوانێکی نەبوو نە لە لای ڕووسەکان نە لە لای ئینگلیسەکان نە لە ئەمریکایەکان دەقیقەن توانی سەربەخۆی بڕاردان سەرڕا ئەوەی کە مخالفی بن کۆمار دامەزرێنە کۆماری کوردستانی لەژێر ئەو ئاڵای کە ئێستا ئەمە لە قسەی لەسەر دەکەین دامەزراند کۆماری کوردستان خاوەن هەیەت و کابینەی وەزیرانی خۆی بوو بۆ ئەوەڵین جار ئاڵای کورد دامەزرا و بۆ ئەوەڵین جار سوپای گەلی کورد پێکاتەوە ئەگەر ئاوردێنەوە لەو سەردەمیدا بۆ ئەوەڵین جار زبانی کوردی قوتابخانەی کوردی ئازادبوونی ژنان بۆ ناردن بۆ قوتابخانەکانیان کە ئێستاش کێشێکی حاد لە مەسەلەی ژن بۆ کۆمەڵگەی کوردەواری ئەو سەردەم پێشەوا قازی محەممەد بە ناردنی خاو خێزان و کچەکانی خۆی بۆ قوتابخانەکان ئەوەڵین مۆری ئازادی ژنانی ئیمزا کردووە ئەوانە هەموو ئەو دەستکەوتە مێژویانەی کۆماری کوردستانن کە ئەگەر بە سەعاتها لە سەریان دوێن ئێستاوەکوونێ لاپەڕەیەک چووکمان لێ باس کردوون سەرڕای بوونی گیر و گرفتێکی یەکجار زۆری عەشایر کە بەداخ کەسەرێکی زۆرەوە نەخشی خراپیان لە ڕۆڵی کۆماردا هەبوو بەڵام بە تەبایی بە پشتیوانی مەلامسپای بارزانی توانی عەشایر لانی کەم ئەو 11 مانگەی دەمەقابل هەڵوێستەکانی کۆماردا یەک دەنگ و یەک ڕەنگکەن لە مقابل دژمنی سەرەکیدا کە حکوومەتی ناوەندی بۆ یەک دەنگ پارێزن ئەوەش یەکێک لەو هیمانە بۆ کە ئەگەر گەلی کورد بە پشتیوانی یەکتر حەول بدا بۆ ئامانجەکانی خۆی زۆر بە هاسانی دەتوانێت بە ئامانجەکانی خۆی بگا بەشێکی دووەم لە بەشی سێوەم لەو وەزعیەتانێک کە هەر باسمان کرد دەقیقەن چۆن وەزعیەتی نێونەتەوەی و وەزعیەتی نێوخۆبوونە هۆکاری لەدایکبوونی کۆمار بەداخ و کەسێرەی یەکجار زۆرەوە هەر ئەو دوو هۆکارەش بوونەوە لە نێوچوونی کۆمار بەر لە هەموو شتێکی ئولتیماتیۆمی وڵاتانی غەرب بەتایبەتی هاوپەیمانانی ڕووس و ئینگلیز لەسەر رووسیەی کە دەبێت لە عەرزی 6 مانگدا ئازەربایجان چۆل بکە و کوردستان یعنی شمالی ئێران چۆل بکە دەقیقەن بۆ بەڵبەشۆیەک کە لەوێدا تراژدیەکانی دوای خۆی بەدووی خۆیدا هێنا یەکێک لەو شتانە کە ئەمە دەبێت باسی بکەین دەقیقەن پەنابردنی پیشەوەری بۆ وڵاتێکی وەک رووسیە و ئیمزاکردنی پەیمانی نەوتی قەوقاس لەلایەن قەوامل سەلتەنەوە بە رووسەکان و وعدە و بەڵێنەکانی کە هیچ کات بە ئاکام نەگەیشتن بوونە هۆکاری سەرەتای داڕمانی کۆمارەکان بەتایبەتی کۆماری ئازەربایجان بە دوایشدا کۆماری کوردستان کشانەوەی رووسەکان دەقیقەن بوونی دوو دانە بۆچوون و ئیدئالیستی بەتایبەتی بۆچوونی کۆمۆنیستی یا بڵێن سوسیالیستی ئەو سەردەم دەمەقابل کاپیتالیستیدا کە دنیای کاپیتالیستی دەیهێویست وڵاتان یا کەمەربەندێک لە پەرەپێچوون و بڵاوبوونەوەی دنیای سوسیالیستدا بگرێت دەقیقەن دەکرێت بڵێن هۆی سەرەکی لە نەوچوون و فیدابوونی هەردوو دەستکەوتی کۆماری ئازەربایجان و کوردستانە بۆ مەنافع بەرژەوەندی غەربیەکان ئەوە شتێکی سروشتەیە کە بەرژەوەندەکان قسەی ئەوڵ و ئاخر دەکەن هەر بۆیە کاتێک رووسەکان دەکشێنەوە لەژێر ئۆلتۆماتۆمی غەرب کۆماری ئازەربایجان کەو دەمیچریەکان یا بڵێن شەڕکەرەکانە بەنێوی فیدایەکان بەنێو بانک بۆ دەگەڵ ئەرتەشی شای ئێرانە بەشەڕ دێن ئەو دەمی شتێک بەنێوی شا کوڕەکەی بۆ بەنێوی محەممەد رەزا شا کە حاڵەتێکی فۆرماڵیتەیە بۆ بەڵام قەوامل سەلتەنە هەمەکارە بووە هاتنەوەی ئەرتەشی ئێرانێ بۆ گرتنەوەی تەورەزە زیاتر لە 24,000 نەفەر فیدایی تێدا کوژراوە بە هەزاران برینداری لێکەوتوتەوە ئەوە لە حاڵێکدا بوو کە پیشەوەری و یا بڵێن سەرۆکۆماری ئازەربایجان هەڵاتۆ بۆ رووسیەی ئەویش هەر بۆ فێڵەی کە ئەحسان نوریوانە شەید کراون لە ترافیکێکدا ئەوی لە بین دەبن بەڵام کاتێک کە لە بنەوە کۆماری کوردستان لە تەریق حەمە حوسێنی سەیفی قازی کە هەیئەتی نۆنەرایەتی مەجلیس دەبێتارانە حەول دەدا ڕێگایەکی ئاشتیانە بۆ کێشەی کورد بینێتەوە قەوامل سەلتەنە قەول دەدا کە کێشەکانن لە ڕێگای کێشێکی عادلانەوە یا لانێکن دادگایکی عادلانەوە پێک بێ بەڵام بەداخەوە ئەوەش هەر فڕوفێڵێک بوو کە دژمنان بۆ گەلی کوردیان دامناوە بەڵام هۆکارە نێوخۆیەکان بەتایبەتی بوونی عەشایر نەخش و ڕۆڵیان لە پشتەوە و لە بنەوە لەگەڵ هاوپەیمانەتی لەگەڵ حکوومەتی ناوەندی هۆکاری سەرەکی لە نێوچوونی کۆمار بووە هەمووی ئەوانە لە تارانەدا کۆبوونەوە کە ئەگەر بکرێ و حتا لە کاتی گرتنی پێشەوە قازی محەممەددا ئەگەر ئیعدام نەکرێ هەمویان ئاوارە یا پەڕیوەی وڵاتی گەرمێن دەبن گەرمێن ئەمە بە کوردستانی باشوور دەڵێن گەرمێن ئەوەش یەکێک لەوە کارەکان بۆ کە شاد تەسمیم دەگرێت کە حتمەن بە هەر شێوازێک پێشەوای لە ناو بەرێ بەڵام بەر لەوەی کە
هماینی بەئیسلا ژنەراڵی ئەرتەشی ئێرانی بێتەوە شاری مەهاباد پێشەوا قازی محەممەد وێڕای ئەوەی کە مەلا مستفای بارزانی دەچێت بە پێشوازیەوە داوای لێ دەکات کە حتا ئەو کاتێک کە ژیانی لە وجوددا بێت لە بەدەنیدا بێ و پارێزگاری لێ بکە وەک لێنە چاوی پارێزیە بەڵام پێشەوا دەفەرمێن نا ئەمن هۆکارێک بووم بۆ لەدایکبوونی کۆماری کوردستان و هەموو ئەو مەسئولیەتانەی کە بوونە هۆکاری ئەوەی کە گەلەکەم بەو ئاکامە بگا و لە خۆشیەکانیاندا بەشدار بووم هیچ کات حاضر نیم نەتەوەکەم بەجێڵم بەو وەزعیەتێک کە وڵاتی تەورێز بە زیاتر لە 20 تا 30 هەزار نەفەر کوژرا و برینداری هەیە شارەکەم بەجێ بێڵم من دەبێت لە ناخۆشیدا دەگەڵیان بم بارزانی زۆری لە بەردەپارێتەوە بەڵام بەو حاڵەش دەڵێن نا ئەتۆ ئەو ئاڵای وەک ئەمانەت هەڵگرە و بڕۆ ئەمن دەبێت دەگەڵ خەڵکی خۆم بێنمەوە چون سۆندشم بەو حاڵەتەی پێشەوا هەڵدەستێ هەیئەتێک دەنێرێ بۆ هماینی لە منتەقەی شاوێرانی مەهاباد بە پێی هەموو ئەو نووسراوانە و ئەو سەنەدە دکومنتانێک کە ئێستا هەن عشایر دەگەڵ هماینی کۆبوونەوە کە 2 ڕۆژ پێش ئەوەی کارتەشی ئێرانی بێت شاری مەهاباد بن مەهاباد شارەکەی وێرانکەن تاڵانی کەن هەرچۆن ئەو کات کە پێشەوا بۆ خۆی بەئیسلا بڵێن سەرۆک کۆمار بۆ خۆی چێشکی داوە لە گومبەزانی مەهاباد یا بڵێن خەبرستانی مەهاباد دقیقاً عشایریش بەو دابوونەریتەی پێشتر هەرویستویانە بێن شارەی تاران و بڕۆکەن و تۆڵەی خۆیان لەو دەستەڵاتێک کە هەرئیم هەی بووە بەئیسلا بستێنەوە بۆیە پێشەوا ئاخری ناچار دەبێت بۆ خۆی بچێ ئەرتەشی ئێران بێنێتەوە شارەکەی بڵێ ئەوە شارەکەی تەواوی ئەو هەڵس و کەوتەی کە لەو ناوچەیدا کراوە ئەم کردومە و مەسئولیەتەکەی وعدە دەگرێت لەو حرەکاتێدا کاتە پێشێت دووشت بۆ ئێمە گرینگە یەک ئەوەی کە نەتەوەیەکی پشت بەخۆی بەستێ بە بێشک سەرکەوتوو دەبێت مێژووی سەدەی 20 نیشان دەدا لە ماوەی 1 سەدەی یا 100 ساڵەدا زیاتر لە 25 سەرکردەی کورد لە ئیحسان نووری پاشارە بگرێت سەید عەوڵای شێخ محمودی نەمر سمکۆ خودی پێشەوا قازی محەممەد هەمووی ئەوانە حتا لەو دانەژدا خودی شخصی دوکتۆر قاسملوو تەواویان بە فێڵ و فێڵی دوژمن لە ناو چوون هەمووشیان بە یەک چاو لێ دەکرێن هاوڕیان نەتەوەی کورد یەک نەتەوەیە و دوژمنەکانی یەک دوژمن لە 4 وڵاتدا لە کاتێکدا شەڕی ئێران و عێراقشدا بوو هەمیشە لە 4 پایتەختی ئانکارا و تاران و دەمێشق و بەغدادا لەسەر کێشەی کورد کۆبوونەوەیان هەبووە ئێمەمانان ئەگەر بە دەوری خۆمان کۆ نەبینەوە هەمیشە فیدای ئەو ئامانجی دژمنەکانمان دەبین بۆیە ئەگەر پێشەوا قازی محەممەد ئەو کات کە چوە سەردار سەرڕای ئەوەی کە هەموو مەسئولیەتیش کۆماری و عەودەگرت سەرڕای ئەوەی کە بۆ خۆی چوو کە بە شێوەیەکی ئاشتیانە ئەو کۆمارێکە هاتە پێشە خەڵکەی تووشی قەڵاچۆکردنێکی وەکو بەئیسلا تەورێز و ئەوانە نەبن بەڵام بەو حاڵەش بەداخ کە سەرێکێکدا زۆرەوە سەرڕای بەڵێنەکانی کەدا بوویان بە ئەفسەرێک یا بڵێن بە ئەمریکایەکان دەقەن شەهیدیان کرد و کاتێک لە شای دەپرسن کە تۆ بەڵێنی داوە بۆچی پێشەوە هاوڕیان شەهید کردووە دەڵەمە شەهیدمان نەکردن ئەمە بەڵێنیماندا بوو کە تیرەباران نەکردن تیرەبارانشمان نەکردن کەواتە لە سەدارەماندا ئەو تراژدیانە بۆ سەدان جاری دیش هەر ئێستاش لە وڵاتەکانی دەرەوەشدا لەسەر کورد دووپات دەبنەوە بۆیە لازمە ئێمەمانان یەکگرتوو بین هەمووشمان بە چاوی یەک نەتەوە سەیری یەکتر بکەین لەو دەرسانەی کە دەبێت لە پێشەوا قازی محەممەددا دەقەن وەریگرین ئەو معاملە نەکردن لەسەر ئاو خاک و کێشەی کووردا ئەگەر ئێمەمانان 66 ساڵ دوای ئەو ڕووداوی ئێستا سیر دەکەین ئێستاش کە ئەو دەستکەوتانەی کۆماری کوردستان لە بەشەکانی دیکەدا بە شکلی جۆرا و جۆر خۆ دەنێننەوە جێگای شانازێ و بیرهێنەوەی هەمان وەسیەتە بەرزەکەی پێشەوا قازی محەممەدەیە کاتێک دەیبەنە پای سێدار دەفەرمێ ئەنگۆ ئەوڕۆ قازێکی لە سێدارت دەن لە داهاتوودا هەزاران پێشەوای دیکە لەدایک دەبنەوە باس و وتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لە یادی 66 ساڵەی کۆماری کوردستاندا لە شاری پایتەختی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان دقیقاً جێگای شانازێ بۆ هەموو کەسانە و بۆ ڕوحی زیندوی پێشەوا قازی محەممەدەکە ڕێباز و درێژە دەر و ڕێگاکەی هەروە بە گەرم و گوڕی درێژەی هەیە و تا گەشتنی ئاوەتەکانی گەری کورد شانازی بەو گەورە پیاوانەی دەکا کە لە مێژووی ڕابردووی خۆیاندا بە گیانی بەرزی خۆیان و بەخێنی خۆیان کە گەورەترین سەرمایە ژیانیان بۆ ئەو دەستکەوتانیان پاراستۆ و ئەوەش جێگای شانازیە بۆیە ئەمن بۆ جارێک کرد لێرە سەری کۆرنۆشدا دەنوونم لە مقابل هەموو ئەو شەهیدانە لە مقابل هەموو گەورە پیاوانەی کە بە پێشکەشکردنی گەورەترین سەرمایە خۆیان میلەتەکەی خۆیان سەربەرز ڕاگرت لە هەمان کات و ساتشدا هیوادارم
ئێمەمانان ئەگەر دوێنەکانە کۆماری مەهاباد یا کۆماری کوردستان لە شارێکی چکۆڵی وەک مەهاباد لەدایک بوو ئێستا لە بەشێک لە ئاوەتەکانی لە کوردستانی باشوور وەدی هاتوو دەمێرتاش شارەوانی شارەداری ئامێت دوێنە و پێرە لە ڕاگەاندراوێکدا دەڵێ ئەمن سەری کۆڕنۆژ دادنێن بۆ گەورە پیاوان و یەک لەوان پێشەوا قازی محەممەد جێگای ئەو شانازەیە کە گەلی کورد لە ئاوەتەکانی وەدی هاتنی ئەو ئاوەتە بەرزانەی کە گەورە پیاوەکان بە شەهامەتەوە چوونە پای سێدارەکەی دەقیقەن بەڵێنین نوێ دەکەینەوە کە درێژەدەری ئەو ڕێبازە بین و جێگای شانازی ئێمەمانان بۆ کە خێنان بە فێڕۆ نەچوە لە درێژەی ئەو خەبات تێکۆشانەیدا کورت و مختصەر ئیشارێک بکەم دەبێ وە بیر بێنمەوە هەرچەند درێژەدەرانی ڕێبازی کۆماری کوردستان درێژەدەرانی پێشەوا قازی محەممەد ئێستا لە دوو لە باڵدا درێژە بە خەباتیان دەن بەڵام دەبێت بڵێن کە گەورە پیاوانێکی وەکو شەید دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو و شەید دکتۆر سادق شەرەفکەندی و بە هەزاران ڕۆڵەی دیکە دوای لانی کەم 50 ساڵ لە تێپەڕینی تەمەنی کۆماری کوردستان بە هەزاران ڕۆڵەی دیکە لە ئینقلابی ئێراندا خۆیان فدا کردەوە ئەوەش ئەو بەڵێنەیە کە تا گەلی کورد بە ئاوەتەکانی خۆی نەگا دەست لەسەر دەست دانانێ هەر بۆیە دیسانەکە وێڕای ئەوەی کە هێندێک هیما دەبێت لە بەرچاو بگرین و بیر دێنینەوەکە لە دەورانێکیدا کە دکتۆر قاسملو سەروەر و سەرکردەی ڕێبەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بووە لە هەمان کاتدا هێندێک مەبنا و پرینسیپی پاراستووە و بهێنانەوەی لەو شەرایطدا بە بڕای من دەبنە دەرسایەکی گەورە بۆ هەمووی ئێمەمانان دکتۆر قاسملو لە شەرایطدا خەباتی دەست پێ کرد کە زۆر کەسایەتی دیکەی هەرچەند نەبێتە بێحورمەتی وەکو مەلاشە عیزەدین یا کەسانی دیکە قسەی ئەوەڵ و ئاخریان دەکرد بەڵام بە دنیای دیپلۆماسی و بە گەورەی خۆ بە هیمەتی مێژووی پر لە شانازی حیزبی دموکرات دکتۆر قاسملو سەرکردایەتەکەی بە تایبەتی مەکتەبی سیاسی و حیزبەی توانیان هەوراز و نشێوی خەبات لەو وێرانەی کە وڵاتێکی ئیسلامی بەسەر جوڵانەوەی گەلی کووردا هێنا ڕزگار بکەن و شان بە شانی هیما گەورەکانی گەلی کورد بەرز لە لوتکەدا ڕایگرن دکتۆر قاسملو لە شەرایطێکدا کە نۆنەرایەتی وڵاتێکی ئیسلامی بنێوی خومەینی جیهادی لە دژی گەلی کورد ڕاگەاند جیهاد کە دەستورێکی ئاینی و ئیلاهیە لەلایەن خوڵاوە دەبێت بۆ بە ئیسلا کافرەکان سادر بکرێ لە دژی کورد ئیعلامی جیهادی کرد بەو حاڵەش کاتێک خومەینی پەشیمان بوو لە هۆی هێرشی بەربڵاوی هێزی پێشمەرگە و بربەرەکانی و فداکاری هێزی پێشمەرگەدا توانی قسەکەی خۆی بخواتەوە لە هەمان کاتدا دکتۆر قاسملو لە بەیکی بە خومەینی کورد کە لە پەیامی 26دا داوای کرد کە ئەمە خودموختاری بە گەلی کورد دەدەین دکتۆر قاسملو کەسێک بوو کە لە دیپلۆماسی وەک هونەری مەمچین کەڵکی وەردەگرت هەر بۆیە لە هەمان کاتدا کە جیهادیان لە دژی گەلی کورد ڕاگەاند دکتۆر قاسملو لە بەیکی بە خومەینی کوتەوە و دەوێدا بۆی کێشەی کورد حەل بکە لە شەرایطێکدا کە پەیوەندی دیپلۆماسیمان دەگەڵ حکوومەتی بەغدا واتە سەدام حوسێن هەبوو هیچ کاتێک لەو هەموو پەروەندانەی کە گیرا بۆ تەقەت جار و ساتێک بەڵگەیەک نەدۆزراوە کە ئێمە وەک حیزبی دموکراتی کوردستان بە هەردووک بەشێوە کە بۆیە دەڵم مشکلاتێکی کە ڕەنگە بۆ زوانش حەل بێ لەسەر شانی هێزی جوڵانەوەی بەشەکانی دیکە پەیوەندیمان دەگەڵ حکوومەتێکی دیکەدا نەمەزراند پەیوەندی حیزبی دموکراتی کوردستان بەڕێبەری دکتۆر قاسملو پەیوەندێکی ئەو پەڕی شازی دیپلۆماسی بوو کە توانی لە دژمنەکەی وەکو ئامرازێک بۆ بەرژەوەندی میلەتەکەی کەڵک وەرگریا نەک لەسەر بەرژەوەندی بە ئیسلا دژمنەکەی لەسەر مادانان بۆ هێزەکانی کوردیدا بتوانێت خەبات بۆ میلەتەکەی خۆی بکە ئەوە یەکێک لە شانازەکانە یا لەو دەرسە گەورانەیە کە لە مەکتەبی دکتۆر قاسملو دەبێت فێری بین لە کاتێکدا کە سەدام حوسێن هێرش کردە سەر ئێران و لە کاتێکدا پەیوەندی دیپلۆماسیمان دەگەڵ حکوومەتی بەغدادا هەبووە لە هەمان کاتدا دکتۆر قاسملو ڕادەگەێنە کە ئێمە حازرین ئەگەر دەوڵەتی ئێرانەیە دەو شەرایطێدا خودموختاری یاددان بە مافی گەلی کورد بێنێ ئەمە بە تەواوی خودەتەوە لە دەوڵەتی عێراقە شان بە شانی هێزەکانی ئێرانە لەگەڵ دەوڵەتی عێراق شەڕ دەکەین دیپلۆماسیەکە کە ڕەنگە لە کەمتر لە هێزەکانیەکەدا دیترابێ لە کاتێکدا کە لە تەواوی دنیادا کێشەی بەتایبەتی گرتنی کۆنسولگەری ئەمریکا لە تاراندا محکوم دەکرا لە شەرق الوەسەطدا تەنیا حیزبێکی کە محکومی کردو حیزبی دموکراتی کوردستان بووە سەرڕای ئەوەی کە بە حیزبی دموکراتیان کو سازشکار تەنیا حیزبی دموکراتیش بوو بەرگری لە دەستکەوتەکانی گەلی کورد دەکرد ئەویش بە پێشکەشکردنی زیاتر لە 6,000 کادری پێشمەرگەی خۆی
لە شەرایەتێکدا کە هێندێک ناکۆچی لە کوردستانی باشووردا هەبوو و لە شەرایەتێکدا کە 66 ساڵەوە پێش بەدایان و سەدان و کاتێک لە دوو کۆڕەوی گەورەدا 1 نەفەر کورد لە ئاوارەکان بە میلیۆن کورد ئاوارەی کوردستانی باش بڵێن ڕۆژهەڵات بوون 1 نەفەر لە کەپیان لە خەنەهات ئەمە لە کوردستانی باشووردا زیاتر لە 300 کادر پێشمەرگەمان شەهید بووە بەو حاڵەش هەست بە بەرپرسیارکردنی حیزبی دموکرات لە مقابل کێشەی سەرەکی کووردا یەکێک لەو دەستکەوتە و شانازیانە بۆ کە دەستمان بۆ تۆڵێ بە کاری تۆڵەکردنەوە نەبرد سەرڕاوی ئەمەش چەکدار بوون ئەوە بوو ئەوە یەکێک لە دەرسە گەورەکانە کە دەبێت لە مێژووی لە مەکتەبی حیزبی دموکراتی کوردستاندا فێری بین ئەوەش ئەو کەساتیانە بوون کە مامۆستاکانی پێشەوا قازی محەممەد دکتۆر قاسم و دکتۆر سعید بووە بۆیە بۆ جارش کەس پەیمان نوێ دەکەینەوە هەروە بۆ بەرژەوەندی میلەتەکەمان درێژە دەری ئەو ڕێبازە پیرۆزە بین کە بەر لە هەموو شتێک بەرژەوەندی میلەتەکەمان لەسەرەوە هەمووان بێ و پاشان بەرژەوەندی حیزبەکە و لە هەمواندا ئەندامەکانی ئەو حیزبەی جارش کەش بەو بیرهێنانەوەی قسەکەی سەرۆکی هەرێمی کوردستان کە پێشەوا قازی محەممەد پێشەوای هەمومانە پەیمان نوێ دەکەینەوە تا وەدی هاتنی ئامانجەکانی لە هەموو بەشەکانی کوردستان درێژە دەری ڕێبازی پیرۆزی بین ڕوحیان شاد و ڕێگایان پڕێ بوار بێ کاتێک خۆش